ڕەنگە بەلای هەمووانەوە گرنگ بێت و بەتایبەتر بەلای خاتوونەکانەوە گرنگێکی زیاتری هەبێت ئەوش ئەوەیە کە لە کاتێکا کە مەکیاژەکانمان ئەکڕین چۆن بزانین کە ئەم براندە براندێکی باوەڕ پێکراوە یاخود ساختەیە ڕەنگە زۆربەی کات تووشی سەر لێ تێکچوونێک ببین بە شێوازێکی دروست بۆ مانجیان نەکرێتەوە یاخود تەنها بە تێڕوانین لە ئەو بابەتەی کە تۆ ئەیکڕی ئیتر لەمەی کە ئەب بێ لە عەترەکان بێ کە بەکاری ئەهێنی ڕەنگە نەتوانی تەنها بە سیرکردن جیای بکەیتەوە ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتەکەین با بزانین بە چ شێوازێک ئەو خاڵانە ئێمە دەستنیشان بکەین کەوا لە ئێمە ئەکا کە بڕوانەکەین کە ئەم براندە براندێکی تەواوە یاخود تەقلید نەکراوە ساختە نییە لەسەر ئەم بابەتە گفتوگۆیەکی چڕوپڕ ئەەکەین و یەک بابەتەکان دیاری ئەەکەین کە چۆن کەسەکە هەست بەوە بکە کە ئەمە براندە ئەسڵەکەی دەستی کەوتووە گفتوگۆی چڕوپڕەکەین لەگەڵ کاک ئاوات حەمامین کە بەڕێزیان شارەزا و فرۆشیارن لە بواری مەیکەپە کاک ئاوات سڵاو لێ بێتۆم کاتت باش سپاسدانەکەم بەخێر بێ سەرچاوەکەم کاک ئاوات دەستپێک با هەر لەوە دەست پێ بکەین براندێکی ساختە لەگەڵ براندە ئەسڵەکەی کە براندەکە خۆیەتی تەنها ئەتوانی لە ڕێگەی سیرکردنی ئەو بابەتەی کە تۆ ئەیکڕی جای بکەیتەوە تەنها بە سیرکردن جا ئەکرێتەوە لە ڕاستیە ینی بابەتێکی زۆر قورسە بۆ نمونە کە خۆمان لە بوارەکەین ئەزانین ئەسڵ و عادیەکە چییە بەڵام بۆ کڕیار زۆر قورس و ئاستەمە سەر ویژدانی ئەوە خۆی قسەکەتم زۆر بەدڵە ینی بەڕاستی پێوڵم یەکەم شت ویژدانی ئینسانەکە دوای ئەوە کە تۆ ئەو پرۆدکتایی بۆ خاتونە بۆ هەر کەسێک بێکە ئیتەیە و هاتووە پارێکی زۆری پێە ئەویش لەگوێ خۆیان ناوی براندێکی بیستووە ئیتر کەلعادەوەکە و براندانی کە هەیە لە عالەمە پارێکی زۆری پێ لە ڕاستیە کاچێتەوە هیچی ژەوە نییە یان جارێک بە ئەسڵەتی بەکاری هێناوە کە ئیکڕێتەوە سێرەکە هیچ سوودێکی لە نابینێ لێرە هەدەفەکەمانەوەی ئەسڵ و عادی چۆن جیاکەینەوە یەکەم ئەگەر بیت بە تایبەتی فاوندێشنێک بکڕی لە بازاڕە تۆ جایکەیتەوە بە ئەسڵ و عادیەکەیە ئەسڵەکەی بۆنێکی تایبەتی خۆی هەیە بۆنێکی تایبەتی خۆی هەیە عادیەکە بۆنێکی یعنی جیاوازێ کێشەکەش لەوانی بۆن یەکێکە لەو ئاماژانەی کە ئێمە ئەتوانین جێ بکەینەوە بە تەشید بۆنەکەی بۆنێکی کەسکوونی هەیە ینی بۆستا لەسەر بۆنەکە تۆزێک بوەستین ئەو بۆنە هەموو کەسێک دەتوانێت بە جێ بکاتەوە بۆنمە من ئەمڕۆ فاوندێشنێکم کڕیوە ئەم بۆنمە ئەم مانگەیان ئەم هەفتەیە هەفتەی داهاتووە گەر بمێ ئەو جۆرەی بگۆڕمەوە خۆ بۆنەکە گۆڕێ بۆنی یەکێک بۆیکی تر جیاوازی هەیە چۆنی با خانمان پیاوانی لەسەر بەشێکیان خۆی مەشکە کاکە یعنی کاکە ئاری کێشێکی زۆر گەورەیە ئەگەر تۆ بێتە بازار و خەڵک پارێکی زۆر سەرفەکە ئەوەش نییە بۆ نموناچیتە هەر شوێنە پێتەڵێ ئەسڵیە ئەگەر عادیش بێتەوان هەر پێتەڵێ ئەسڵیە کەس بەشتی خۆی ناڵێ ئەنج کێشەکە لەوەشە بەڵێ کێشەکە لەوەشایە ئێستا چەند جۆرێکی عادیە خۆی دووشە هەیە فیک ئۆرجیناڵ ئێستا پێتەڵەمە کۆپی دەرەجەیەەکە ینی کۆپی دەرەجەیەک چییە عادی هەر عادی ئەسڵە یان بۆ نمونە پێتەڵە بەڵێ بەڕاستی پێتەڵەم وەرە بازاڕەوە ئەی بینی ئەبێ من باسی ئەو بۆکەم کە چی ئەگوزەرێ یعنی بەڕاستی گوناحە خەڵک خانمێک دێ بە دڵ و بەجان بۆنێگە کڕێ فاوندێشنێگە کڕێ پارچێگە کرە سێرەکی ئەوەش نییە کە ئەو ویستوێتی ینی جارێکی تروای لێگەر ئەسڵەکەشی دەستکەوێ هەر حەزی لێ نییە ئەو مشکیلەکەیە پاکێجینەکان سێرەکە سیری پاکێجین کێوکو خۆی دروستەکرێتەوە سێرەکەی لۆگویەکو خۆیەتی بەڵام ناوی موادەکە کە سێریەکی هیچی ئەوە نییە ینی زۆر قوستەوانە جیاکردنەوەی یەکێک لە ئاماژەکانی کەویست توانینمان لەیەکی جا بکەینەوە بە بۆنەکە یەکەم شتێکی تری کە ئێمە یەکسەر هەستی پێ بکەین کە ئەمە براندە ئەسڵەکە نییە یاخود دروستکراوەتەوە بەچی ترا هەست بۆ بکەین پاکێجین ئەزانین چۆنە پاکێجین ئەگە سێری شکڵەکانێکی براندە ئەسڵێتەکەی خۆی زۆر پاکێجینی جوانە حتا پاکەتەکەی حتا شوشەکەی یەک شتی زۆر گرنگەیە خانمانەوە بکەن یعنی ئەگە سێرچێکی بۆ بک بگەڕە لە گوگڵ تۆ موادە ئەسڵەکە ببینێ طبعاً پشت و پێش و پاکێجینی هەمی پێ ئەڵە چۆنی دروست کراوە و هەمجا چەک فرێشیشمانەیە بەرنامەیەگە چەک فرێش زۆر گرنگە هەمومان هەم بەڵێ ئەتوانی ئەو چەک فرێشە بەڕاستی کۆمەڵێ موادی ئەسڵی ژێ لە ئەوەش با باسکەین موادی ئەسڵی ژێ بەسەر چ خۆیی تاریخی پێوە نییە یعنی زۆر موادێتە ئەم وڵاتەوە ئەوانی کە تاریخی پێونێگە دیقەتی ئەو بکەی سێری بکەی بە ئاستەم بۆ جیاکرێتەوە سێریکە مەش مشکلێ لە هەمان کاتە بە حەقەت
زۆر باش چەک فرێشە چیە کات ئەو ئەپا چەک فرێش ئەو ئەپە چیمان بۆکە مەسەلەن پێت ئەڵێ موادی خۆی ئەوروپی عادەتەن باشە لە پشتەوە تاریخێکی هەیە شێوی هەڵچڕینی قاپێکە 6 مانگ بۆ 3 مانگ بۆ ساڵێک ئەو پرۆدکتت بۆ چێکە کاتەوە ئەمە لە کیا دروست کراوە و لە کەی شابە سەرچێ یعنی ئەمە زۆر گرنگە بێ ئیشەکە لای خۆمانە ئەوپا نەگەردای بەزێنە مەتوانین بۆمە براندێک لەمانە بەڵێ کاگاری تۆزە ئیزعاجەگەر بۆ تێبچیتە سەر ئەو بابەتیانەوە بەس بۆی کە بینێران زۆر خۆشەکە و شتە بزانن ئەمە کێشەی کشمانەیە بەڕاستی ئێمە باسی ئەوروپیەکانەکەن ئەڵێن ئەم شتانە ئەسلیان براندانەمان هەیە کێشەش ئەوەی ئەبێ موادێک بینینەوە بۆ کوردستان کە بە کواڵێتیکی باش فرێش بێ ئەم وادە تۆ هیچ تاریخێکی لەسەر نییە ئەو پشتەوە ئەو قاپە پێمانەڵێ 6 مانگ بۆ 3 مانگ بۆ ساڵێ هەڵچڕین ئەی باشە ئەمە چەنە لە مەغزە ناماوە تۆ ئەی باشە ئەمە بە چ دەرەجەیە کە لە ڕێگاوە دێ مەسەلەن لە ئەوروپا دێتەوە بۆ کوردستان ئەمە بە بەڕیەوە خۆ بە تیارە نەهاتۆ باشە ئەمە بە بەڕات هاتۆتەوە بە بەڕی هاتۆتەوە ئەوێت تۆ زۆر دڵنیابیتەوە لەو موادە لەسەر و 18 پلەوە ئەو موادە کە گەرمی نابێت لێ با بەڕاستی ئەبێ زۆر جەوەکەی فێنک بێت لەبار بێ بۆ موادەکە بەڕاستی باسی ئەوت کە من لە کاتی قسەکانە ئەوپەم دابەزان دەست خۆش بێ هەر بۆ بینەرانمان بۆی ئەوەش ڕێگایەکی ترە ئەگەر هاوکاران بتوانن ئەم ئەپەی لە بەردەستمایە وەریگرن نای براندەکە بێ بنووسیت پێما بێت لەگەڵ باچ کۆدەکی کە لەسەری هەیە واتە کە بەرنمەکە ئەکەیتەوە بەم جۆرەیە کە بەرنمەکە ئەکەیتەوە بەم جۆرەیە نای براندەکە نووسیت واتە هەر جۆرێک لەو مارکەی کە تۆ هاتە و ئەو پاچکۆدی کە هەیە پێما بێت لێرەیە داخڵەکەی ئەشتوانی لەوە چه سکانیشی بکەناوی سکانی بکەی دوای ئەمە چیت پێڵەکە دوای ئەوە ئەمە پێتەڵە کەی دروست کراوە تاکێ ئەخوا یعنی هەموو ئەم بەڕاستی با ئەوش بڵێن ئەم وادانە لە 4 ساڵ بۆ 3 ساڵار تۆماتیکی کە تاریخی لەسەر نەبێ ئیش ناکە بە حەقەت ینی تر مەفعولی نامێت ئەمەش زۆر دقیق نییە لەواچێ بلواچە هەر بەس کاتی بەرەمێنانەکەی بێت تا کاتی ئەکسپایرەکەی زۆر قورسە ئەمە بۆ کاتی ئەکسپایرەکەیەتی زیاتر دەرچوونەکەی پشتی پێبەستین بۆ حاڵەتە بۆ ئەوەی کە تۆ دڵنیابێتەوەی کە ئەمە براندێکی باوەڕ پێکراوە کە کڕیوتە ئەمە کار ناکات بۆ چێک فرێشەکان با بڵین موادە ئەسڵیەکە ئەگینە عادیەکە هەر عادیە ئەو قسەمان لەوە نیە عادی هەر عادیە زۆر باشە کاک ئاوات بێگومان کە تۆ ئەگەر باس لە فاوندیشن بکەین کاتێک کە دانی کە کڕی براندە ڕاستەقینەکەی لەگەڵ ئەوەی کە تەقلید کراوەتەوە لە ڕووی بەکارهێنانیشەوە پیگمنتی پێ ئەڵێن ئەوە ڕێک هەستی پێەکەی پێویستەکە خاتوونەکان بەتایبەتر چۆن هەست بەمە بکەن کە ئەمە دانێکی باوەڕ پێکراو نییە کە کڕیویانە بەڵکو دروست کراوەتەوە زۆر باشە خۆی یەکەم شت ئەوە زۆ گرنگە کە تۆ بەپی پێستەکەی خۆت شت بکڕی ینی تۆ جاری وای وشکە چەورە نۆرماڵە هەر جۆرێکی پێستەیە ئەگەر موادەکە مەزبوط ئەسڵیش بێ بێ لە دەستێ هەڵبزڕکاندنێک دروستەکە ئەمە دەلات لەوەکە کە بۆ تۆ ناکەوێت ینی تۆ هەر بۆ خۆشێگەر ئەسڵ بێ ئەم موادە بۆ تۆ گونجاونیە دوای ئەوە موادی ئەسڵی زۆرینە کەلی ئەی زۆر سموس و نەرم دەرەچێت لەسەر پێستەکە زۆر گرنگە خانمانەوە بزانیان کە کەلی ئەی زبری هەر لە فێسیشا لە ڕوخساریش تاکسەر هەست بەواکی کە ئەو فاوندیشنە پاش سعاتێ سترێس بوون پاش سعاتێک ئەڕۆی بۆ ڕۆژێکی تایبەتی خۆدێ ئەڕۆیتە دەرەوە سەرەکەی تێگەچێ بەدەم چاوتە و هیچ ئەوە نیە کە تۆ ویستوتە ڕەنگە ئەوە لە حاڵەتە شەباوە باسکەین ڕەنگە حاڵەتێکی باش نەبێ نەخۆشێگەی عیلاجێکی ئێمە پێت نەکەوێت نەموتوە ئیترە بێمە عادیە بەبەستەمەوە نیە ڕەنگە شتەکە بە تۆ نەکەوێت تێک بچێ بەڵام زۆرینی عادیەکان ئەگەر تۆ نزیک بیتەوە لە خاتونان بەڕاستی هەستی پێکی کە و موادەیەک سەر بە پێستی ئەو ناکەوێت یان عادیە ئەین سێرەکەی ڕاقێتێکی تیانە دەموچاوە ینی نەزارێکی تیانی هەستی پێکرێت باشە ئەگەڕێم لای پاکەت و پاکێجکردنەکەی و ینی ئێستا باسی ئەوەکرێت تەنانەت غیلافیش ئەکرێتەوە یعنی توانرێت لە لای خۆشمان ئەو نایلۆنەی کە کەپ سەکرێتەوە جارێکی تر کەپ بسکرێتەوە زۆر باسی ئەمان ناگرێت لە بازاڕ ینی بۆ نمونە قوتو ئێمە هەڵە خەڵەتێنێ شوشەکەی ئێمە هەڵە خەڵەتێنێ پاکەتەکەی ئێمە هەڵە خەڵەتێنێ ئەو شێوازی فاوندیشن و بابەتانی تر ئەکرێ بەمانە بزانین یان خۆ بوون منیسەک خۆ باسی هەندێک وڵاتەکرێ ئەڵێن
یەکسەر باسی فەیک و هەندێک بابەتی نائۆرجیناڵەکرێ ڕاستەخۆ میلمان بەلای چی ناڕات وایان بەڵام خۆوان زۆر پاکەتی زۆر جوانی بەرەمێنن و زۆر باشش زۆر جار بەرەمەیە بەڕاستی کاگاری هەر مەسەلە چی نییە ئێستا وڵاتی دوور و پشتی خۆمان یەک کۆپیت بۆکە تورکیا ئەڵێن هەر منبعی ئەوانەیە ئەنجا ئێستا وڵاتانی عەرەبیش نامێ بەعزە وڵات ناوبێنین بەڕاستی پێ بڵم بە جۆرێک فێک ئەکەن مستەحیل لە جاری وایە خۆم پرۆدێکتم بۆ هاتۆتەوە توێتی ئەمەی لەندەنە ئەمە مارکێکی زۆر بەناوبانگە کە سێرم کردووە ئەوەشنەوە بەڕاستی مەسەلەی پاکێجینەکە پاکێجین بەڕاستی یەکسەر هەستی پێکەیت ئەوە هیچ قسەیتیانە پێچانەوەکەی هەستی پێکەی کۆمەڵی موادمان هەیە ئێمە چکێ لە بواری ئیشەکە خۆمانە خۆبووینەوە هەر لە دەستێوەیانی پاکەتەکە ڕەنگە هەستی پێ بکەم یان هەر لە بینینی موادەکە ئەنجا پاکێجینەکانی ئەوان زیاتر نووسینەکەی گەردیقەت کەی نووسینێکی زۆ پرۆفشناڵە یعنی زۆر بە جوانی بە دقیقەن لۆگۆیەکی جوان پاکێجینێکی جوان پاکەتێکی زۆر جوان ئەوەی ترگە سێری شکڵەکەی کە یەکسەر هەستی پێەکەی جا لە مەسلەی بۆ نیشە ئەگەر ئێمە سیر بکەین لە بازارە بەڕاستی ئۆنلاینی خۆمان خەڵک زۆر خەڵەتێنرێ بەڕاستی ینی بە حەقت ئەیبینی تۆ سێریکی بۆنێکە بای $100 بای $120 تۆ پۆستێکی ئەڵەی ئۆرجیناڵی ئەسلی بە 20,000 بە 30,000 ئەمە سری لەو خەڵکە تێگاوە بەڕاستی نازانێت لە چۆ یعنی شتەکە بکڕێ لە چۆ موادەکە کڕێ ینی نازانێت چ شوێنێکی دڵخوازی خۆی بدۆزێتەوە بە ئیسراحەت بچێ خاتونێک کەسێ بازاڕی خۆی بکە بۆ ڕەنگە جاریش کاگاوات نرخەکەشی هەمان نرخی ئۆرجیناڵەکە بێت و بەڵام فێکیش بێکە پێ بفرۆشێت زۆر ڕاستەوە ئەمان پێویستەکە بە چ شێوازێک جای بکاتەوە بەجەر لەمانەوەی بۆنەکە کە وەگەزانرێکە بۆنە ئۆرجیناڵەکان زۆر ئەمێنێتەوە هیچ بابەتێکی تر هەیە کە هەست بۆ بکەی کە ئەم بۆنە ئۆرجیناڵ نییە خۆی لە ڕاستی ئەو بۆنە هەستی پێکرێ بەڵام ئایا تا چ ڕادێک کڕیان خیبری هەیە بە ئەسڵ و عادی بە چیان ناسێتەوە ئێستا من بۆت باز دەکەم ئەڵێم بسم بۆ نمونە باید ناوی براند دەبێنین چانیاڵ تۆ سەری قەباخەکەیتەوە موکناتیزێکی دیار ڕاکێشانەکە سێرەکەی ناوەوەی ئەەکەیتەوە لۆگۆی خۆیەتی ناوەوە کۆدێکی ڕقەمێکی پێوەیە کاتێککە تۆ ئەو کە ئیکەیتەوە پاکێجینەکەی هەستی پێەکەی ئەنجا لە یوتیوبەرە عالەمەکانی شاگە دیقەتکەی فێک و ئۆرجیناڵەکانە بۆ زۆر بۆ جیاکەنەوە بۆ نمونە بە دیقا یان بە شکڵەکەی زۆر شتیتیا بە وردەکاری ینی هەروەکو قسەی کاڵن کۆپی دەرەجەیەک لە وڵاتی خۆمانە سەو شتەوە کۆپی دەرەجەیەکە بەڕاستی هەستی پێ ناکەی باشە لە ڕێگەی بارکۆدێکەوە کە لەسەر هەرێکێک لە بۆنەکان بوونی هەیە ئەتوانرێ هەمان بارکۆد لێبێتەوە بۆ ئەوی کە بزانی بۆنەکە ئۆرجیناڵە ئەمە بۆ دەرئەخات ڕاستی پێ بڵام ماوەیەکی زۆر ئەم بابەتە بوونی هەبوو ئاانت بەوەیە ئەتوانی کە تۆ بزانی بۆنەکەت ئۆرجیناڵەکە من بۆ نبوونە باسی خۆمەکەم بەیانە چون براندێکی بەناوبانگەێنەمە چون بە وڵاتێکی دەرەوە هەموو شتێکیم لەگەڵ خۆما بردووە بارکۆدەکەشی پێوەیە ڕێگە و بارکۆچت بۆ ئەهێنێت ئەیکاتە سەر ئەو داتە هەمید بۆ کەپسەکاتەوە بۆ تێهێنێتەوە وەرە لەو بازاڕە هەزار هەیە خەڵک مۆبایلەکەی پێ بارکۆدەکەی لە وڵاتی هۆڵنداداتێ عەلەمی فەڕەنسادایەتی تر تاو لە خەم ڕەخسی کاکە ئەوە نییە وەڵا ئەوە نییە خۆشم پێڵم هەموو جاران کاکە ئەوە نییەوە توانی کۆپیکەی باشە با بێنە لای بۆن بۆنەکان زۆر جاراوەتەوە بە شوشەکان دەیان بینیت جەماشەڵا یەک شوشەی بۆن نییە جوان نەبێ هەمووی دیزاینەکەی ئەوەنە جوانە بە فەیک و بە ئۆرجیناڵیشەوە بە بۆنەکە بە مادەکە بە شلەکی ناوی هەستی پێکرێ بە ڕەنگ هەستی پێکرێ ئیمە ئاوایسە هەندێک شلا ئەبینین لە بەردەمانە هەندێک بۆن دەبینین ئەمانە ئۆرجیناڵی نیان نا ئۆرجیناڵن پێم هەمووی ئۆرجیناڵ ئەوانە هەمی براندی بەناوبانگ باشە ئەم براندە بەناوبانگانە ئەمە ڕەنگەکەیەتی ئەکرێ هەمان بۆنە براندێک بهێنین فەیک بێ عینەن ئەو شوشەکەی دروست دەکاتەوە و بە شلەکەی ناوی ئەزانین یان بەس بە بەکارهێنان سێکە بەکارێنان ئێستا شتێکت پێ بڵم ڕۆژانە و ئەو مشکلێمانەیە کێ ماڵین بە $100 یان بە $200 یان بە پارەی مەبلەغێکی سۆرە پێمەڵم بە 20,000 کڕیمەوە ژمێنێتەوە من ئەزانم ئەمێنێتەوە بەڵام ئای سەحەتی خۆت ئایا ئەو پێکاتە کیمیایی کە تیای بەکار هاتووە لەو بۆنە هەمان ئەو بۆنێ کە تۆ ویستوتە خۆ کێشەکە لەمایە ئینا خۆ توی ئێستا کە عادیەکەش ئەکڕێ ینی بۆ نمونێسە کۆمەڵە بابەتی لە بازاڕەکە بینی تێکراوێکی زۆر هەیە ئەڵێ ئەشی کڕم زۆر بە هەرزان و زۆریش باش من ئەزانم بەڵام لە ڕووی سەحەتەوە هەروەکو مەسەلەی فاوندیشنەکە تۆ ئەیکڕی عادیەکە کڕی بە دەموچاو بە ڕوخسارتەوە ئەو خاتونە بەکارێنێ بەڵام تۆ لە دوایە زەرەرە لێیە
تۆ لە دوایە ڕوخسار دەمی سەقەتە ئەی بێت بۆچی تێستەرەکان بۆنیان خۆشترە سیارە کەمێک نامۆیە وانە بەڵێ ئێستا یعنی ئەچیتە هەردووکانەوەی تێستەرە بۆنی زۆر تایبەتە زۆرتریش ئەمێنێتەوە ئەمە وەکو ڕیکلامێک نییە ینی هەست بکەی کۆمپانیاکان پەناشی بۆ بەن هەندێکیان بەڵێ کاگاری با مشتەوە زەناوە بڵە مستحیل لە براندی بەناوبانگ بێت تێستەرێ بکا بە ئەسڵی ئەسڵەکەی ئەوە نەبێ شتی وار نییە بەڵام تۆ ئەو دەقێ لە خۆتی بۆنێکی جیاوازت داوە لە خۆ بۆنێکی نامۆی لە خۆت یەکسەر سەرنج ڕاکێشە مرتا حەبیبی لەگەڵ یا حەزەکەی بەکاری بێنی وا کاتێکیش کە ئەچی بەکاری ئێنی یعنی سێرەکەی ئەو مانەوەی نییە ینی ئەو جاذبێتێنە کە تۆ حەزە لێ بووە وەلا هەمان کاتیش بۆنی مارکەژەوە یەکسەر تۆ ئەو دەقەیە بۆ نەکەی تا دەدەقە چارەکەی تو دوای تۆ خۆ هەست بە بۆنی خۆ ناکەیت بۆنی مارکەوێ بەڵام چواردەورەکە هەستی پێەکەت جار وەڵەن تێستەرەکە تێستەری عادی زۆرە مشکیلەکە ئەوەیە ئەوە تێستەر هەیە لە بازاڕە پێ دەڵەمە ئەسڵەکەیەتی ئەسڵن لە ئەوروپاوە ئەوە هەر نابێت ینی کێشەی ئەوەشمانەیەک بە بەڕاستی بڵەمەوە زۆ گرنگە خەڵکەوە بزانێ هێنانەوەی کاڵای کۆن لە ئەوروپا ئەوە زۆر کێشێکی گەورەیە من خۆم لێوە ژیاوم تۆ چی لە لاگەرە لە مەخزانە کۆمەڵە موادی زۆر ماوەتەوە ئەچی ئێنیتەوە باشەوە چەنە لەستان داماوەتەوە لەستان داماوەتەوە نەفرۆشراوە ساڵەکە ماوەتەوە ئەوان ساڵە 2 ساڵ یەکسەر ئەم پرۆدکتانە بێت لۆگۆ بگۆڕە شت بگۆڕێ ئەبێ موادێکی فرێش بێ ئەمە چەنە ماوەتەوە ئەمانەش هەمووی کێشێ جاریوە ئەسڵەکە ژەکڕێ بۆتە خەفەت بووی ینی حتا باسی ئەوشکەم لە بۆنەکەیە هەتاو بیا لەم وادانە تێگەچن یعنی ئەمە مشکیلەکەمانە ئێمە ئەگەر بۆ نمونە بۆنێکی هێنی دنیا پارەی پێیت سێرەکی ئەوەش نییە ئەڵێ من پارەم پیاوە باشە بۆنی بۆ نامێنێتەوە کاکە ئەزانم ئەسڵە بەڵام هەمووی کارلیکی کردووە هەموو ئەو موادانە تێک چووە لە ناویە کە لەو سەر ئەو دەرەجە گەرمایە لیاوە مشکیلەکە ئەمەیە یعنی بەڕاستی کە تۆ ئیسپادەی لێ ناکەیت زۆر باشە بۆ پشتراوەکان و سەرڕوومەتەکان کاگاوات خاتونەکان بە چیا جێ بکەنەوە کە ئەمە براندێکی ئۆرجیناڵە من دوو بابەتم بیستوە نازانم خۆشم تاقیم کردوەوە تا ڕادەیەکی باش ینی هەستەکەم ئەوە بوونی هەیە بۆ هەر یەکێک لەمانە کاتێککە پشتچاوەکان یاخود سەرڕوومەتەکان ئەبینی بەدەست لێدان خاتونەکە هێندە نەرمە یعنی ئەوە سۆفتە هەستی پێەکەی کە ئەمە براندێکی باوەڕ پێکراوە بەڵام لە کاتێکا کە دەست لە تەقلیدەکە ئەدەی بەردەوام هەست بەڕقیەک ئەەکەیت و پیگمنتی یاخود وا بڵین 1 جار 5 ئاوادانێ لەسەر براندە ئەسڵەکە تەواو لەسەر دەستداینێ ڕەنگێکی تەواو تێر بەتۆ بەخشە بەڵام بە پێچوانەوە بۆ براندەکەی کە تەقلید کراوەتەوە بەم شێوازەنیە بەدەر لەم دوو خاڵە هیچ شتێکی تر هەیە کە خاتونەکان هەست بەوە بکەن کە ئەم براندێکی باوەڕ پێکراونیەکە کڕیویانە جارێکی تر ئەوەڵێمەوە بۆن هەر بۆنێک ئی پاودەر بێ ئی فاوندیشن بێ ئی سەڕومەت بێ بۆنێکی تۆنی کە ئەیا لەگەروت یەکسەرە زانی و موادە کە لەگەڵ توە ناگونجێ و عادیشە بەڕاستی ئەگەر بە تونی بۆنێکی بکەی هەستی پێەکەیت یعنی هەر خۆی لە ئەو بەکارێنانەکەشی باسی ئەوەت کرد ئێستا عادیانەوە دروست دەکرێتەوە ئەو هەڵگرتنی موادە بە پەنجە و بە ئەوانە تۆش ڕازیەکە بەڵام هەرە گەڕێنەوە بۆ سەرچاوی یەکەم شت کاگاری وتی ویژدانی کەسەکە ئەوە زۆ گرنگە ویژدان تۆ لە هەر وڵاتێبی لە کوێبی لە کوردستان بی تۆر ئیشە بکەین ویژدانی خۆت تا چەنە ئاسوودەیت مەسەلەی سەڕومەت زۆ گرنگە باشتەکت پێ بڵم خەڵک بۆ زۆری خاتونی ئێمە سەڕومەتیان خراپە بێت تووشی پەڵاوێ زانی بۆ لەبەرەوەی شتی عادی بەکارێنێ چکە ناسکترین شوێنی خانمانە و هەموو کەسێک یەکسەر ئەو لی دیاریا کە پێی ناکەوێت و لەگەڵەوەش عادیە یەکسەر تووشی زیبکە و خوراندن و هەستیاریەکە زۆر ئەو حاڵەتە ڕوئەیە بەڕاستی باشە نرخ بە نرخێ مازانین بەڵێ ئەنی هەندێک شتێ ئەڵێ گرانە و پارێکی ینی کاچتە فرۆژگاکەوە پارێکی زۆر داواکە لە بەرامبەر بابەتێک کەیتر تۆ تێ براندەکەی بکڕی بەڵام بەمازانرێ یان نا بەڕاستی پێ بڵام شتی مارکە گرانە مەبەستەکەم چییە خاتونێک بێتە لای بەڕێستان مادەم نمونەکە لەسەر لەسەر جەنابتان تۆ دووشتت هەیە وەکو یەکەن بۆ ناڵێ ئەمەیان فەیکە ئەمەیان ئۆرجیناڵە بە نرخەکەی ئەوەنە فەرقی هەیە فەرقی ئاسمان و تاسمانی هەیە یان نیە ئێستا هەر بۆ نمونە بە باسی براندێکی تری
ئێستیڵاو دەرکەین یان ماکەین کە ئەم دوانە زۆر جوانە و زۆر خەڵک بەکاری ئێنێوانی کە دەرەوە بژین لەخوا بەزاوی کوردستانی خۆشمان کاکە خراپ ینی کۆمەڵە خەڵک مارکە جیاکاتەوە کۆمەڵە خاتونمانی زۆر زیرەکەن ینی هەر دەستێوانی ئەوانە هەستی پێەکەین پرسیارەکەت ئەوە بوو نرخەکەی بە تاشی چۆن فەرقی نییە هەر بۆ نمونە براندی بەناوبانکمان یەک سەڕومەتی بای 45 دلار من پێوە بڵم بە 5,000 چ منطقیتێکیتیە براندیشمانێ براندی ئاسایی با باسی ئەوە نەکەم نەک بڵم تۆ ئەبێ هەموو شتێک گران بێبی کڕی یان جاری وە فۆندێشنەکەی بۆ کڕێ لە لای خۆم بە 45 دلار بەڵام سەڕومەتێکی بۆ ناکڕێ بە 40 دلار داڵم ئەم سەڕومەتە هەرزانی بۆ بەرەوە تەکمیلە بێ پارەکەش بتوانی شتەکان بکڕی طبعا لە سعرا بەس بەڕاستی مارکە بەناوبانکان گرانتر مارکە ئاسایشمانەیە براندی مەسەن بەناوبانکان زۆر گران بەڵام براندە ئاسایەکان تۆ توانی ئیسفادیان لێوەرگری لەمانە کۆمەڵە براندی و لۆریال و مەیبلین و بۆ ژوازوانێن نرخەکانی گونجاوترە بەس تۆگەم پێ بڵم سەڕومەتێ بە 3000 ئۆرجینال لەشتیوا چۆنە بێ یعنی بە تایبەتیانە زۆر مشکلێ مەسەرەی سوورا و زۆر خەتەرە یعنی هەمووی موادی کیمیایی تیا بەکارێ هەمووی موادی زۆر خەتەری تیا بەکارێت تۆ یەک دەرزەن ئەکڕی لە بازاڕە بە 3000 4000 کێ پێ بڵین ئەمە بە 20 دلار و 15,000 شۆکە بە یەکدانە ئێڵم خاتون گیانەوە کاک فەرقی هەیە تۆ بۆ خۆت حەزەکەم لە ئێمەی مەکڕە واز لە ئێمە بێنە بەس ئێمە خەمەکە تۆیە ئێمە کۆمەڵە خەڵگێتە لامان کێشەمان نییە بەڵام خەمەکە ئەوەیە لە 100 تا 80 ئەسڵم باوەڕی هەر بە مارکە نییە یعنی باوەڕی بەشتی ئەسڵەتی نییە هەر لای خۆمان قسێکی باوە هەر لە فشەیە فشەیە بە کە بە سەقەتەبی بەڕاستی لە خۆشبشتێکی کەماوە باسیکەین لەسەرەوەی کە چۆن براندی ساختە و فەیک لێکتری جا بکەینەوە شتێکی کەماوە باسیکەین خۆی ئەوە زۆر گرنگە باسی بکەین کۆمپانیامانە ئێستا خۆمان لەخوا بەزیابێ بەرەو پێش چوین وەکو لەگەڵ جارانە زۆر فەرقمان هەیە کۆمەڵە براند هەیە لێرە خۆیان مەوجودن وەر باوەڕ پێکراون ڕسمین و لەلایەن حکومەتی هەرێمەوە بە ڕسمی ناویان هەیە ئەمانە کۆمپانیان وەکو بۆن وەکو ئەو بابەتانە کە ئەتوانی هیچ کێشێکی نێو ئیشیان لەگەڵاکەین ئەوان ماوادەکان بەڵێ لە سایە بڵم 40 براندمانی خۆمان ئێستا هەر تەنانەت خۆمان براندی کە خۆمانێ لە سوێدی هێنینەوە بۆ کوردستان کە تایبەتی خۆمانە کە هەمی بە شتی کوالەتی و بە فەحساتەیە پەڕێ هەمووی لۆگی تایبەتی خۆی لەسرە دەستەکان خۆش ئاوات هەمانی شارەزا فرۆشیاری مێکیاژ زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ تۆ کاگاوانت